کۆمەڵی ئیسلامی کوردستان دژی ساختەکاریەکانی هەڵبژاردنی 30 ئەیلول دەوەستێتەوە. نوێنەرەکەشی لە کۆمیسیۆن ئامادە نەبوو واژۆ لەسەر ئەنجامەکان بکات. کۆمەڵ سەرەڕای ئەوەی ژمارەی کورسیەکانی زیادی کردووە و یەکێکە لە هێزە براوەکان، بەڵام کۆمەڵ ڕوبەڕووی ساختەکاریەکانی هەردوو هێزی دەسەڵاتدار بۆتەوە و چاوپۆشی لە ساختەکاری ناکات. هەڵوێستەکەی کۆمەڵ لەوە سەرچاوەی گرتووە بڕوای بە هەڵبژاردنێکی ئازاد و خاوێن و دادپەروەرانە هەیە و دژی ساختەکاری و بێڕێزیە بە دەنگی خەڵک. نوێنەرەکەی کۆمەڵ لە کۆمیسیۆنی هەڵبژاردن هیچ کاتێک چاوپۆشی لە ساختەکاری نەکردووە و ڕوبەڕووی هەوڵەکانی دەسەڵات بۆ ساختەکاری بۆتەوە. شیروان زەرار لە چەند وێزگەی جیاواز لە کۆمیسیۆن هەڵوێستی وەرگرتووە. لە ساڵی 2007 یەکێک بوو لەو کۆمیسیارانەی دەنگی نەدا بە ئەنجامدانی ڕاپرسی لە 25 نۆ و پێیوا بوو کاتەکەی گونجاو نییە و لە هەمان کاتیشدا دژی دواخستنی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بوو لە ساڵی ڕابردوو. هاوکات لە سەرەتای مانگی نۆی ئەم ساڵ هەوڵێک لە ئارادا بوو بۆ دواخستنی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان، بەڵام نوێنەرەکەی کۆمەڵ دژی دواخستنی هەڵبژاردن بوو. داوامان کردووە کەوادەیەک ڕۆژێک دیاری بکرێت. لە دوایین هەڵوێستیشدا وتەبێژی کۆمیسیۆن لە پشکی کۆمەڵی ئیسلامی لە کاتێکدا حیزبەکەی کورسیەکانی زیادی کردووە لەگەڵ 3 کۆمیسیاری دیکە ئامادە نەبوو واژۆ لەسەر ئەنجامی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بکات. کۆمیسیارەکەی کۆمەڵ جگەلەوەی ڕاگەنراوێکی لەگەڵ 3 کۆمیسیاری دیکە لە هەڵبژاردن بڵاو کردەوە، هاوکات داوای کردبوو هەر 4 کۆمیسیارە ناڕازیەکە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی بەرفراوان ئەنجام بدەن، بەڵام ئەمە نەکرا. ئەمە جگەلەوەی ناوبراو چەندین دیداری ڕۆژنامەوانی ئەنجامدا و ساختەکاریەکانی پارتی وێکێتی بۆ خەڵکی کوردستان ئاشکرا کرد. هەڵوێستەکەی کۆمەڵ و نوێنەرەکەی بۆ ڕوبەڕووبوونەوەی ساختەکاری لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کاردانەوەی بەدوای خۆیدا هێنا و چەندین هاوڵاتی ستایشی هەڵوێستەکەی کۆمەڵ دەکەن. ڕۆژنامەنووس گەرمیان حەمەیپور نووسیوێتی کەس و لایەنێک شیاوی ستایش بن کۆمەڵی ئیسلامی و نوێنەرەکەیانە لە کۆمیسیۆن، چونکە هەر ئەوانن کە سەرباری زیادبوونی دەنگ و کورسیەکانیان بەڵام ئەنجامەکانیان ڕەت کردەوە. زیادبوونی کورسیەکانی ئەو حیزبەش هەر بەرهەمی هەڵوێستە جوانەکانی پێشویانە. زمناکۆ ئیسماعیل و ڕۆژنامەنووس و فۆتۆگرافەریش لەبارەی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیەوە نووسیوێتی هەڵوێستێکی جوانی کۆمەڵی ئیسلامی. ئەم هەڵوێستەتان بەرز دەنرخێنم، سەرباری ئەوەی کۆمەڵی ئیسلامی ژمارەی کورسیەکانی لە 6 کورسیەوە بوو بە 7 کورسی، بەڵام ئەو حیزبە ئامادە نین واژۆ لەسەر دەنگ و کورسیە ڕاگەنراوەکانی کۆمیسیۆن بکەن. لەبەر ئەوە ئەوانیش هاو هەڵوێستی هەردوو حیزبی زەرەرمەندی سەرەکی هەڵبژاردنەکان گۆڕان و یەگرتوون. کۆمەڵی ئیسلامی و نوێنەرەکانی لە دامەزراوە فەرمیەکان کەسانی بێر و ڕازگۆن و هەمیشە دژی ساختەکاری و نەعەدالەتی و گەندەڵی وەستاونەتەوە. 4 ساڵی ڕابردووش گەواهیدەری ئەم ڕاستیان. ئەمەش لە مەبدەئەکانی کۆمەڵ سەرچاوەی گرتووە، چونکە کۆمەڵ ڕوبەڕووبوونەوەی ستەم بە ئەرکێکی ئاینی و نیشتیمانی و نەتەوەیی دەزانێت.